لەستەمی فەرماندەیەک هەڵدێت و زوڵمی دەوڵەتێک ڕەت دەکاتەوە. ئامینە کاکەباوە لە منداڵێکی یاخیەوە بۆ ناوەندی بڕیاری ئەوروپا. لە تەمەنی 13 ساڵیدا لە دژی بەشودانی بە فەرماندەیەکی سوپای پاسداران ئامینە یاخی دەبێت و دەبێت بە پێشمەرگەی کۆمەڵە. دواتر دەگاتە ناوەندی بڕیاری ئەوروپا و بە گشتداگیرکاری و کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورکدا دەچێتەوە. ئامینە لە شاخ فێری خوێندن و نووسین دەبێت و لە ئەوروپا پلەکانی خوێندن دەبڕێت و تا دەگات بەوەی بڕوانامەی ماستەر بەدەست دێنێت. هەڵوێستی ئامینە لە پەرلەمانی سوید و لە دڵی ئەوروپادا بووە بەگرێ بەسەر دڵی ئەردۆغان و دەوڵەتی تورکەوە و لە دوا هەڵوێستیشدا حکومەتی سویدی ناچار کرد بە سیاسەتەکانیدا بچێتەوە لەگەڵ دەوڵەتی تورکدا. ئامینە کاکەباوە کێیە؟ ئامینە کاکەباوە لە ساڵی 1970 لە گوندی تورجانی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە تەمەنی 13 ساڵیدا فەرماندەیەکی سوپای پاسداران فشاری بۆ باوکی هێناوە کە ئامینە هاوسەرگیری لەگەڵدا بکات. بەڵام ئامینە ئەوە ڕەت دەکاتەوە و لە گوندەکەی خۆیان هەڵدێت و پەیوەندی بە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانەوە دەکات و دەبێت بە پێشمەرگە. دۆخی خێزانەکەی لە گوندی تورجان ڕێگر بووە لەوەی ئامینە بچێتە بەر خوێندن. بۆیە ئامینە لە شاخ خۆی فێری خوێندن و نووسین کردووە. ساڵی 1992 ڕوو لە ئەوروپا دەکات و لە وڵاتی سوید دەبێت بە کۆچبەر. ڕۆژانە کار دەکات و شەوانیش دەخوێنێت. سەرەڕای قورسی ژیانی کۆچبەری، بەڵام دەتوانێت بڕوانامەی بەکالۆریۆس لە بواری ڕاوێژی کۆمەڵایەتی و بڕوانامەی ماستەر لە فەرسەفەدا لە زانکۆی ستۆکۆڵم بەدەست بێنێت. ئامینە لە ئەوروپا دەستبەرداری ژیانی سیاسی و ڕێکخراوەی نابێت. ساڵی 2005 لقی سویدی ڕێکخراوی فێمینیستی فەڕەنسی بە ناوی نەلەشفرۆش و نەستەمدیدا دادەمەزرێنێت کە کاریان داکۆکیکردن دەبێت لە ژنانی پەنابەر و پەراوێزخراوی سوید. ساڵی 2008 پارتی چەپی سوید دەبێت بە یەکەم وێستگەی کاری سیاسی ئامینە لەو وڵاتە و دەبێت بە نوێنەری شاری ستۆکۆڵم لە پەرلەمانی سوید. لەو کاتەوە ئەوە سێم خولە ئەندامی پەرلەمانی سویدە. ئامینە لە سێ خولی پەرلەمانی سویددا دەنگی دلێری ئازادی خوازان بووە و لەسەر مافەکانی گەلی کورد و بەتایبەت ڕۆژئاوای کوردستان لە ڕیزی پێشەوەی داکۆکیکاران بووە. هەڵوێستەنەتەوەیەکانی ئەردۆغان و دەوڵەتی تورکی هەراسان کردووە و ڕووی ڕاستی دەوڵەتی تورک و کۆمەڵکوژی و پاکتاوکردن و داگیرکردنی کوردستانی لەلایەن دەوڵەتی تورکەوە بە دنیا گەیاندووە. ئەو دەنگە زیندوی پەرلەمانی سوید وای لە ئەردۆغان کرد کە بە فەرمی داوا لە پارتی چەپی سوید بکەن ئیجراعات لەگەڵ ئامینە کاکەباوەدا بکات بە تۆمەتی پەکەکەبوون یان ڕادەستی تورکیای بکەن. تەنانەت ئەردۆغان ڕادەستکردنی ئامینەی کاکەباوەی کردە مەرجی بە ئەندامبوونی سوید لە ڕێکخراوی ناتۆ وتی سوید بووە بە مەڵبەندی پەکەکە و بە باشی نازانین ببێت بە ئەندامی ناتۆ تا ئەو کاتی کەسانێک لە پەرلەمانەکەیدا دانیشن و بەرگری لە پەکەکە بکەن کە مەبەستی ئامینە کاکەباوەیە. ئامینە پێی وایە ناتۆ بۆ شەڕ و جەنگ دروست بووە، بۆیە دژی بە ئەندامبوونی سویدە لەو ڕێکخراوەدا. بەڵام هەڕەشەی ئەوەی لە حکومەتی سوید کردووە نابێت بۆ ئەندامبوون لە ناتۆدا بچێتە ژێر خواستەکانی دەوڵەتی تورکەوە. ئامینە کاکەباوە ئەو کچە کوردی لە تەمەنی منداڵیەوە بە گشتخواستی فەرماندەیەکی سوپای پاسداراندا دەچێتەوە. لە تەمەنی گەنجێتی کاری سیاسیشدا بە گشتداگیرکاری و پاوەنخوازیەکانی دەوڵەتی داگیرکەری تورکدا دەچێتەوە. لە ناودڵی ئەوروپاوە سوید ناچار دەکات بە سیاسەتەکانیدا بچێتەوە و نەچێتە ژێر باری خواستەکانی دەوڵەتی تورک بۆ دەستبەردان لە دۆزی کورد و بەتایبەت ڕۆژئاوای کوردستان. لە دوایین هەڵوێستیدا لە دانیشتنی ڕۆژی 7 حوزەیرانی پەرلەمانی سویددا کە دەنگی یەکلاکەرەوە بوو بۆ هەڵوەشانەوەی حکومەتی سوید، ئامینە هەڕەشەی دەنگدانی کرد بە وەرگرتنەوەی متمانە لە وەزیری دادی سوید ئەگەر حکومەتی سوید نەچێتە ژێر باری داواکاریەکانی. بۆیە دوجار سوید داواکاریەکانی ئامینەی پەسەند کرد و بەڵێنیدا بەردەوام بێت لە پشتیوانی کردنی دۆزی کورد و نەچوونە ژێر باری داواکارەکانی ئەردۆغانەوە. لە وتارێکدا ئامینە کاکەباوە کە لە دانیشتنەکەدا پێشکەشی کرد وتی جەنگاوەرانی ئازادی لە یەپەگە و یەپەژە دژی داعش خەباتیان کرد و بە چۆکیان داهێنا، جیهانیان لە تیرۆ ڕزگار کرد. پێویستە پشتیوانیان لێ بکرێت نابێت سوید بکەوێتە ڕیزی ئەوانەی کە پشتیان تێدەکەن. هەروەها وتی دەبێت سەلاحەدین دەمیرتاش و زیندانە سیاسەکانی دیکە ئازاد بکرێن. وتیشی ئێمە نابێ بێدەنگ بین لە کاتێکدا ئەردۆغان چەکی کیمیایی بە دژی ژن و منداڵان بەکاردێنێت. ئامینە لە سەدەی 21دا ئەو ڕاستەی دووپات کردەوە کە ژنی کورد شێرە لە مەیدانی مەسافە و دەتوانێت بە دەنگی دلێری هاوکێشە نێودەوڵەتیەکان بگۆڕێت و بە دەوڵەتێکی داگیرکەری وەک تورک و تین و بە خوێنی کورد بڵێت بوەستە.